ئەم کاتتان باش بەڕێزان ژینۆ محەممەدم لە کوردستان 24ەوە باسی ڕۆژان پێشکەش دەکەین سەرەتا داوا لێبوردنەکەین کە چەند خولەکێک لە پێشکەشکردنی بەرنامەکە دواکەوتین. دەچمە ناو تەوەر و باسەکانەوە چەند تەوەرێکی گشتی باز دەکەم لەگەڵ میوانێکی تایبەت کە لە جیهان بینینێکی جیاوازەوە ئەم شەو جۆمان لە شرۆڤەکانی دەبێت. باسی دەسەڵاتی وڵاتانی زلهێز دەکەین لە ناوچەکەدا وەک لەوەی کە ئێستا گۆڕانکاریەک دێتە ئاراوە باس لەوە دەکرێت کە دەبێت دەسەڵاتی وڵاتانی زلهێز یاخود دەسەڵاتی وڵاتان بەسەر ناوچەکە و لە تاک جەمسەریەوە بکرێتە فرەجەمسەری. بابەتێکی دیکەی ئەم شۆمان جەنگی رووسیا و ئۆکرانیا و کاریگەری و لێوکەوتەکانی ئەم جەنگە بەرەو کۆمان دەبات. ئەو گۆڕانکاری و ئاڵنگاریانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدایە چیان بەسەردێ؟ کورد لەکوێی ئەم گۆڕانکاریانەدا دەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. میوانەکەمان دەناسێنین میوانێکی گەلێک تایبەت. نوام چۆمسکی گەورە بیرمەندی ئەمریکا کە بەڕێزیان ڕاستە و خۆ لەگەڵمان دەبن بە سوپاس و خۆشحاڵیەوە دەچینانێ و گفتوگۆ و باسەکە لەگەڵیدا. بەڕێز نوام چۆمسکی ئەم کاتتان باش، زۆر خۆشحاڵم کە لەگەڵ بەڕێستا گفتوگۆ دەکەم لە کاری میدیایم دەرفەتی ئەوەم پێبەخشراوە کە لەگەڵ کەسێکی وەکو بەڕێستا گفتوگۆی بابەتێکی یاخود گەلێک بابەتی گرنگ بکەین. زۆر سپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان. من لەو پرسیارە گشتیەوە پێم خۆشە دەست پێ بکەم لەگەڵ بەڕێستانە. بەڕێزت بەردەوام ڕخنە لە ئیمپریالیزم و گلۆبالیزیشن و سیستمی سەرمایەداری و سیاسەتی دەرەوەی ئەمریکا دەگرن و بەردەوامیش داکۆکیتان لە چینی هەژار و لە کرێکار و پرسە ئازادیە گشتیەکان کردووە. کەواتە پرسیارەکەم ئەوەیە، ئایا دەکرێت بزانین ئەو مەترسیە نوێیانە چین کە هەڕەشەن لەسەر مرۆڤایەتی یاخود داهاتووی مرۆڤ لە جیهاندا بە شێوەیەکی گشتی؟ There are two overwhelming dangers. ئێمە لە بەردەم مەترسیداین واتە ئەگەر ئەم مەترسیان نەناسین هیچ دیکە ناناسین. واتە گەورەترین هەڕەشە کە هەڕەشە و کارەساتی ئەتۆمیە لەسەر ئەوروپا لەسەر ئاسیا و بابەتێکی دیکە قەیرانێکی دیکە کە ئێستا نزیک بووتەوە و زۆر جددیشە قەیرانەکە ئەوەی کە باسم کرد و عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و خێراتریش دەبێتەوە و لە عێراق زیاتر دەرکەوتووە کە وەکوتم ئەوەی قەیرانی کەش و هەوایە ئەوەیان و ئەمە دەبێ ڕێکاری زۆر جددی و خێرا بگیرێتە بەر بۆیە کە مەترسیەکانی کەم بکرێتەوە و باشتر بکرێت و ئەکرێ ئەگەر کاری باش بکرێ و دەرفەتەکان بقۆزرێنەوە بە دڵنیاییەوە ئەکرێ ئەم مەترسیانەی کە باسم کردن ڕێگریان لێ بکرێ. ئەگینا دەبێت چاوەڕێی کارەسات بکەین. هەندێک جار کێشەکان زۆر زیاتر بوون و ڕێکاری باش نەگیراوەتە. ئەو مەترسیانی کە ئاماژەی پێکەی بە چ استراتیژیەک چارەسەر دەبێت؟ ئایا تەنها بە هەوڵی تاکە دەوڵەتێک چارەسەر دەبێت یاخود نەخێر دەستە جەمعی نێودەوڵەتی پێویستە بۆ چارەسەرکردنیان؟ Unfortunately, very limited. There are international negotiations. هەندێک بابەتی هەیە نێودەوڵەتیە و پێویستی بە گفتوگۆ و دانووسانی بەردەوام هەیە، بینینی سەرکردەکان هەیە و دەبینن کە ئێستا کۆپ 28 بەدەست پێ دەکات. دەکرێت لەوێ قسە لەسەر قەیرانەکانی ژینگە بکرێ شێوازی کەمکردنەوەیان و دەبێ ئەم کێشەیەکی گشتگیرە و بەرپرسیارەتێکی گشتگیریشی پێویستە بۆی کە هەمووان پێکەوە هەماهەنگ بن، هاوکار بن بۆی کە ئەم کێشەیە وەکو کێشەی خۆیان سیر بکەن، کێشەیەکی گشتگیر سیر بکەن و پێکەوە دەرچەیەک بدۆزنەوە بۆ چارەسەرکردنی. و چینیش بە هەمان شێوە دەبێ لە هێڵی پێشەوە بێ و لە بابەتی وزەی نوێبووەوە دەبێ هاان بدرێ وزەی نوێبەوە بەکار بهێنرێ. و ساڵی ڕابردوو چین زۆرترین سۆلەر پانەڵی دانابوو کە ڕیکۆردی شکاندووە
the U.S. analysts indicate that they think و ئەمریکا دەڵێ کە چین لەوانەیە to meet its stated goals, نەتوانێت وەکو پێویست بە بەرپرسیارەتی خۆی هەڵبسێ moving to net zero emissions within stated time, a few decades. واتە دەکرێت چین هەنگاوی باشتر بنێ بۆ ئاراستەیە وەکوتم بە ئاراستەی وزەی نوێ بووەوە و وا بکات کە ئەم قەیرانە کەمتر ببێتەوە و مەترسیەکانی کەمتر بێتەوە لەسەر جیهان و ئەمریکا بە فەرمی پابەندی خۆی ڕاگەیاندووە بۆی کە چانەڵی زیاتر بکاتەوە و وەزیری بازرگانی و وەزیرەکانی دیکە لەگەڵ وڵاتانی ئەوروپی لەگەڵ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەگەڵ وەزیرە هاوتاکانیان لە چین بۆی کە کار بکەن گرنگە کە چین و ئەمریکا پێکەوە پەیوەندی ڕاستەوخۆیان هەبێ بۆی کە ئەم کێشەیە چارەسەر ئەگینا قەیرانێک کارەساتێک بەڕێوەیە کە هیچ کەسی لێ بێبەری نابێ rainforest. It plays a crucial role in the international ecology. و لەسەر ژینگەی جیهانیش بە هەمان شێوە بڕینەوەی دارستانەکان گەرمبوونی پلەکانی گەرما و بەرزبوونەوەیان و بە بیابانبوون It's been a self-sustaining system. واتە سیستەمێکە کە هەمومان تێیدا دەژین سیستەمێکی گشتگیرە یەکانگیرە و هەمومان هاوڵاتی ئەم گەردونین و هیچ کەس لێی بەدەر نییە بۆیە But in the last years, ئەوەی کە باسم کە ساڵی ڕابردوو administration, the Bolsonaro administration, accelerated pretty sharply the destruction of the Amazon for the benefit of agribusiness. بەڵێ باسی هەندێک لە مەترسی و قەیرانت کرد کە وەکو ئاڵنگاریەک لە جیهان و ناوچەکەدا بە تایبەتی ڕوبەڕووی مرۆڤایەتیە بێتەوە لە Is داهاتوودا that any better? بەڵێ دەمەوێت پرسیار لەسەر ئەوە بکەم ئێستا Well, I was going to say that the administration in Brazil بەڵێ بەڕێز چۆمسکی ئێستا جەنگی رووسیا و ئۆکرانیا بۆت بە جەنگێکی جیهانی و مەترسی و لێکەوتەی زۆری هەیە ئایا چ مەترسێکی جەنگی رووسیا و ئۆکرانیا چ مەترسێکی لەگەڵ خۆی هێنا چۆن دەتوانین بڵێیت ئەمنیەت و ئاسایشی جیهان و بە تایبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاستی خستۆتە مەترسیەوە لە دیدی ئێوە ئەم جەنگە چۆن بوو؟ Well, the war in Ukraine has been the Russian invasion جەنگی was, of course, قەیرانی ئۆکرانیا و داگیرکردنی ئۆکرانیا لەلایەن رووسیاوە بە دڵنیاییەوە هیچ پاساوێک هەڵناگرێ و turned into a جەنگەکە kind of a proxy war. بۆتە شەڕێکی بڵێن بە وەکالەت Proxy war between Russia and the لە United نێوان States, ئەمریکا و رووسیا Ukrainian bodies. کە ئۆکرانیا شەڕەکەکە If the war, ئەگەر if there is شەڕەکە no negotiated هیچ settlement, دانوسانێکی تێ نەکەوێ will و very بەردەوام likely بێ continue و بەردەوام بێ بەم شێوەیە ئاگرەکەی زیاتر دەبێ if Russia's و ئەگەر رووسیا potentially facing defeat. شکست بهێنێ Doesn't look likely, but it might کە happen. وا پێ ناچێت It will almost ئەمە certainly بە دڵنیاییەوە دۆخەکە ئەگاتە ئاستێک کە heavier conventional weapons against چەکی کۆمەڵکوش Ukraine, بەکار بهێنێت لە ئۆکرانیا attacking NATO و supply lines, هێرش بکاتە سەر scenarios when ناوچەکانی دیکە وڵاتانی دیکە لە NATO and ناوچەکە Russia would come into و conflict. ئەو کاتە ڕاستەوخۆ ناتۆ و رووسیا بەریەک دەکەون و دۆخەکە ئەبێتە ئەوەی کە would in effect be چەکی terminated ئەتۆم بەکار بهێندێ war between و two nuclear powers. ئەبێتە شەڕی نێوان وڵاتانی خاوەن چەکی ئەتۆم بۆیە Does not
move towards a negotiated ئەگ settlement. بە شێوەیەک بێ هیوادارم وابێت کە بگەنە دانووسان و بە دانووسان کێشەکە چارەسەر. کەواتە گرنگە بپرسم بەڕێز چۆمسکی ئایا جیهان شاهیدی جەنگێکی ئەتۆمی دەبێت ئەگەر ئەمریکا و ئەوروپا و رووسیا نەگەیشتنە ڕێکەوتنی کۆتایی؟ It's possible. ئەکرێ And there are other dangers. ئەکرێ و Good deal of the مەترسی world هەیە is, و suffering from جیهان the decline in food and fertilizer exports from the کە جیهان ڕوبەڕووی دۆخێک بووەتەوە کە لە ناوچەکانی دەریای ڕەش بە دیاریکراوی و قەیرانی برسێتی و خەریکە سەر هەڵەدا لە هەندێک ناوچەی بڵین جیهان و وەکوتم کە قەیرانی گۆڕانی کەشوهەواشمان هەیە لەگەڵی و داگیرکاریەکانی رووسیا لە ئۆکرانیا ئەم قەیرانەی زیاتر کردووە ئەم کێشەی زیاتر کردووە و خێراتری کردووە ئەمە بەدڵنیایەوە ئەبێتە کارەساتێک ئەگە بەردەوام بە کارەساتێک بۆ هەموو جیهان وەک گوتم ئەگەر بێت و دانووسان ڕوونەدا لە نێوانیاندا و دانەنیشن قسە نەکەن ڕوبەڕوو بەدڵنیایەوە زیانمەندی سەرەکی ئۆکرانیا دەبێت کە زیاتر ئەو وڵاتە وێران دەبێ هیچی بەسەر هیچەوە نامێنێ و بابەتێکی دیکە چینە کە لەولاوە چینت هەیە کە چین هەموو کات ئەمریکا و چین بە دیاریکراوی هیچ کات سوود لەم جۆرە شەڕانە نابینن. بەڵێ باسی بابەتێکی گرنگی دیکە دەکەین پەیوەست بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە ئەویش دەزوەردانەکانی ئەمریکایە لە نێو ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئایا ئەم دەزوەردانانە هۆکاری جیۆپۆلیتیکیە یاخود پرسە ئابوووریەکانە یاخود نەخێر نیگەرانی مرۆیی ڕاستەقینەیە وەکەوەی کە خۆی باسی دەکات ئەمریکا؟ ئەمریکا وەکو هەر وڵاتێکی زلهێزی دیکە هیچ نیگەران نییە بەرامبەر بە دیموکراسی و بەرامبەر بە مافی مرۆڤ و ئابووری بەڵکو بە دوای بەرژەوەندی خۆیەتی و بە دوای بەرژەوەندی وەکو هەر وڵاتێکی زلهێزی دیکە زلێزەکان هەمویانوان بە دوای بەرژەوەندی خۆیانەوان و ئەگەر بە مێژوودا بچیتە خوارەوە دەبینی کە سەیری ئادەم سمیت بکە کە لە سەردەمی کاپیتالیزم و سەرمایەداریدا ئەو دەڵێ کە گەورەی مرۆڤایەتی و دەسەڵاتدارانی ئەو کاتە هەموو کات بە دوای بەرژەوەندی خۆیانەوە بوون بە دوای بەرژەوەندی وڵاتەکانیانەوە بوون نەک بە دوای بەرژەوەندی با بڵێن ئەوەی کە پێڵێن دیموکراسی و ئەوانەی کە مافی مرۆڤ و ئەو بابەتەکانی دیکە بۆیە بەردەوام هەوڵیان داوە کە خۆیان دەسەڵاتی خۆیان فراوانتر بکەن هەژبوونی خۆیان فراوانتر بکەن و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ئەمەش ڕاستە و مەیدانێکی باشە بۆ ئەوەی کە هەژمونی خۆیان زیاتر بکەن و عێراقیش بە هەمان شێوە هیچ کات سیاست بە شێوەیەک ناکەن لە عێراقیشا کە لە بەرژەوەندی خەڵکەکەی بێت بەڵکو بە شێوەیەک لە بەرژەوەندی خۆیان بە دوای بەرژەوەندی خۆیانەوەن و دروستکردنی سنوورەکانی عێراقیش ئەو کاتە ئەگەر بگەڕێتەوە بۆ سەرەتای دروستکردنی ئەو کاتێک کە بەریتانیەکان و تورکەکان کۆنتترۆلیان هەبوو لەو ناوچەیە و دواتر بابەتی کویتیش ئەگەر سیرکەی بە هەمان شێوە گەیشتنی بەسەر دەریا بۆکوتم هیچ کات بابەتی بەرژەوەندی خەڵکی ئەو وڵاتانە بابەتی گرنگ نەبووە بەلایەن لەلایەن زلهێزەکانەوە بەڵکو
هەموو کات بە دوای بەرژەوەندیە ئابووری سیاسیەکانی خۆیانەوە بوون. بەڵێ کەواتە دەپرسم هەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەردەوامە بم لەگەڵ تا بەڕێز چۆمسکی ئایا سیستمی جیۆپۆلیتیکی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست جێگرەوەی هەیە؟ ئەگەر هەیەی بە تێڕوانینی ئێوە شوێنی کورد چۆن دەبێت؟ The Middle Eastern people have لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەڵک چەند بژاردەیەکی لە بەردەما لەجا لە ناو عێراق بێت یا وڵاتانی دیکە چونکە ئەو وڵاتە زۆری ناڵاندەوە بەدەست ئاڵۆزی و شەڕی ناوخۆ و کێشەی یەک لە دوایەک و شکستیان هێناوە لەوەی کە پێکەوە کۆ ببنەوە و بکەن کە عێراق ڕوبەڕووی کێشەکانی خۆی بێتەوە و کێشەکانی چارەسەر بکە واتە عێراق دەبێت عێراق ئەمە زۆر زیانی پێگەیاندووە و زیاتریش دەبێ ئەگەر بێت و لە دە ساڵی لە چەندەی داهاتوو ئەگەر عێراق نەتوانێ ئەم کێشانەی خۆی بە تەواوی چارەسەر بکە تووشی قەیرانی گەورەتر دەبێتەوە و پەرتەوازەیی زیاتر دروست دەبێ لە ناو عێراقدا و دەبێ حکوومەت کاری جددی بکە و خێرا بکە بۆی کە پێکەوە بتوان لە ناو خۆی خۆیان کێشەکانیان چارەسەر بکە. لە یەکێک لە دیدارەکان چابەڕێستان باستان لەوە کردبوو کە کوردانی عێراق دەرفەتێکی باشیان لەبەردەستدایە دەتوانن دەوڵەت دروست بکەن. ئەو دەرفەتە چۆنە؟ کورد چۆن دەتوانێت ئەو هەلە بقۆزێتەوە؟ یەکەم شت دەبێ کێشە و جیاکاریە ناوخۆیەکانیان بەلاوە برێن، دەبێ پێکەوە کار بکەن. کورد ڕوبەڕووی کێشەی زۆر گەورە بووەتەوە و لە ناوخۆ جیاکاریان هەیە و دابەشکراون لە تورکیا، لە عێراق، لە ئێران، لە سووریا سیرکە و لە هەر چوار پارچە ڕوبەڕووی ستەمکاری بوونەتەوە، سەرکوت کراون و ئامە وای کردووە کە دۆخەکەیان زۆر سەختتر بێت و تاکەشت ئەوەیە کە پێکەوە یەکگرتوو بن، پێکەوە جیاکاریەکانیان وەلاوە بنێن و پێکەوە پلاندا بنێن و ڕێگایەکی یەکگرتوو هەڵبژێرن بۆ خۆیان و لە وڵاتەکان بۆی کە بتوان بچنە پێشەوە. لە عێراق هەرچەندە وڵاتەکان جیاوازن، کۆنتێکستی وڵاتەکان جیاوازن، عێراق لە تورکیا جیاوازە، تورکیا لە سووریا جیاوازە، سووریا لە ئێران جیاواز، ئەوەی لە ڕۆژە هەیە جیاوازە و لە ئەوەی کە لە ئێران هەیە بە هەمان شێوە سەرکوتکاریەکی زۆر هەیە بەرامبەر بە کورد و دۆزی کورد و مافەکانیان و هەر یەکیان لە ناو کۆنتێکست و وڵاتەکەی خۆی جیاوازن. بۆیە دەبێ پێکەوە هەمویان پێکەوە یەکگرتوو بن بۆی کە پێکەوە بتوانن ڕوبەڕووی ئەم سەرکوتکاریە ببنەوە و بناغەیەکدا بنێن، ڕێگەیەک بدۆزنەوە بۆ سەربەخۆیی کوردستان و بە شێوەیەکی ئاشتیانە. واتە کورد لە باکووری عێراق، لە باشووری عێراق با بڵێن ئەوانیش تا ڕادەیەک سەربەخۆن و لە سووریا بە هەمان شێوە ئەوانیش بە شێوەیەک دەسەڵاتی خۆیان هەیە و لە تورکیا لەلایەکی دیکەوە دۆخی ئەوان ئاڵۆزترە، زەحمەتترە، بۆیە کورد زۆر کێشەی هەیە وەک وتم و زۆر ڕوبەڕووی سەرکوتکاری بوونەتەوە، بۆیە کێشەکان جددین، ڕژدن، گەورەن و تاکە ڕێگەش وەک وتم بۆ دەربازبوون لێ ئەوەیە وەزاڵبوون بەسەر
کێشەکاندا ئەم جیاکاریەیە ئەم ناکۆکیە ناوخۆیەی کووردە کە هەیە لە هەموو پارچەکان کە ئەمە گەورەترین بربەست و ئالنگاریە لە بەردەمیان لەسەر ڕێگەی ئازادی و سەربەخۆی. بەڵێ وەک دەزانن کورد زۆر پشت بە پاڵپشتی و هاوکاریەکانی ئەمریکا دەبەستێت بەڵام لە بەرامبەردا قسەیەکەیە دەوترێ ئەمریکا دۆستایەتی بەردەوامی نییە بەڵام بەرژەوەندی هاوبەشی بەردەوامی هەیە کەواتە پرسیارەکە ئەوەیە ئایا ئەمریکا ڕۆژێک لە ڕۆژان پشت لە کورد دەکات بە تایبەت لە عێراق و سووریا؟ تۆ لە من باشترە زانی کە سلۆگانی کورد چییە؟ دروشمی ئێوە چییە؟ ئەڵێن بێجگە لە چیاکان هیچ دۆستێکی دیکەمان نییە بۆیە پشتبەستن بە ئەمریکا بە تەواوی 100% خۆکوژیە و ئێوە دەزانن کە ئەمریکا دەبینێ کە کورد چۆن دەچەوسێنرێتەوە لە سووریا لە عێراق بینیتان کە ئیدارەکەی ترامپ کە هێزەکانی لە ڕۆژاوە کشاندەوە و ڕێگەی خۆشکرد بووی کە تورکیا بێتە ناوەوە بێتە ناو ڕۆژاوە دواتر هەندێک ناڕەزایی لێکەوتەوە و تورکیا و لە عێراقیش بە هەمان شێوە کورد زۆر چەوسێنراونەتەوە بە دەیان هەزار کورد لەناو براون و هەزاران گوند وێران کراون لەگەڵ زەوی تەخت کراون بە هەزاران دەیان هەزاری دیکە خەڵک ئاوارە و پەنابەر بوون لە وڵاتانی دیکە بەڵام ئەمریکا 85% ئەو چەکانەی دابین کردبوو کە لە دژی کورد بەکاردێندا بۆیە پشتبەستن بە ئەمریکا هیچ مانایەکی نییە ئەکرێ لە ماوەیەکی کاتیا لە فترەیەکدا هاوکاری کورد بکەوە پشتیوان بێ بەڵام بڕوای تەواو پشتبستنی تەواو 100% بە ئەمریکا ئەمە بە تەواوی خراپەوە هیچ مانایەکی نییە بۆیە ئەمە خەیاڵە باوا بڵێم. زۆر بەڕێز نوام چۆمسکی گەورە بیرمەندی ئەمریکا لە ئەریزۆنا لە ئەمریکاوە گەلێک سوپاس کە لەگەڵمان بووی سوپاس بۆ شرۆڤەکانە. Thank you very much. زۆر سوپاس بۆیەوە. Thank you. باسی ڕۆژکۆتایی هادێ و شەرشاد بن.